کرێکاران خەڵکی زۆر لێکراوە و چەوساوە. ڕۆژی جیهانی کرێکاری ئەمساڵ لە بارودۆخێکی ئاڵۆزدا دێت. ڕەنج و نەهامەتیەکانی نەزمی سەرمایەداری لە هەموو کاتێک زیاتر گوشاری خستۆتە سەرچینی کرێکار و هەژار لە جیهان بەگشتی و لە کوردستان و لە ئێراندا بەتایبەتی. لەلایەکەوە نظامی سەرمایەداری بە سەپاندنی هەژاری بەربڵاو و لە زۆر وڵاتدا بە سەپاندنی هەژاری مۆتلاق ژیانی زۆرینەی ڕەهای بە سەدان ملیۆن کەس لە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی بەرەو لە بینچوون و نابودی بردووە و لەلایەکی دیکەوە بە دابینکردنی دۆخی بەدەستهێنانی قازانجی نجومی بۆ کەمینەیەکی سەرمایەداری خاوەن دامەزراوە گەورەکان درێژەی چەوسانەوەی دڕەندانەی ئەم نیزامە پێچەوانە و دژە ئینسانیەی مسەوەگەر کردووە. لە یەکی مانگی مەیدا چاوەڕوانی دەکرێت کە بزوتنەوەی کرێکاری و ڕێبەران و هەڵسوراوانی مەیدانی ئەم بزوتنەوەیە وەک هێزێک کە خەبات بە ئامانجی بەدەستەوەگرتنی چارەنووسی شۆڕش ڕێبەری دەکات، وەک پێشەنگانی خەباتی ئێستای کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێران بێنە مەیدان و ئاڵای ئازادی و ڕزگاری کۆمەڵگا بەدەستەوە بگرن و خەباتی سەرتاسەری لە دژی نەزمی ئێستای سەرمایەداری نێونەرایەتی بکەن و ڕیزەکانی چینی کرێکار و بەرەی کار لە دژی ئەو بڕەپارەی کە نێویان ناوە لانی کەمی حەقدەست و تەنانەت ژیانێکی مەمرە و مەژیشی پێدابین ناکرێت و بۆ وەدیهێنانی حەقدەستی گونجاو و شیاوی ژیانێکی ئینسانی یەک بگرن. لە کۆبوونەوە و وتار و بڕیارنامەی کرێکاریدا لەسەر درێژەدان بە ناڕەزایەتی ڕەواکان دژ بە چەوسانەوەی ئابووری و سیاسی، لە دژی گرتن و سەرکوتکردن، لە دژی دەست بەسەرکردن و زیندانیکردنی چالاکانی کرێکاری و جەماوەری، لەسەر ئازادکردنی دەستبەجەی سەرجەم زیندانیانی سیاسی و لە دژی لە سێدارەدان پێداگری بکەن. پێویستە هەوڵ بدەین ڕۆژی کرێکاری ئەمساڵ سەرەتایەک بێت بۆ ئەوەی بزوتنەوەی کرێکاری و چالاکانی ئەم بزوتنەوەیە بتوانن بچنە ناو مەیدانی گشتگیری سیاسەتی کۆمەڵگای ئێرانەوە و مۆرکی خۆیان لە سەرجەم ئاڵ و گۆڕەکان بدەن.